لەگەڵ نزیکبوونەوەی دەستپێکی ئۆپراسیۆنی ئازادکردنەوەی مووسڵ جگە لە هێزەکانی پێشمەرگە و هێزەکانی سوپای عێراق کە سەرقاڵی ئامادەکارین بۆ ئۆپراسیۆنەکە، هێزەکانی سوپای تورکیەش لە سەربازگای زێلکای نزیک ناحی باشیک کەوتونەتە حاڵەتی ئامادەباشیەوە و لەسەر چیای باشیک لە دوو قۆڵەوە دابەش بوونە. فەرماندەکانی پێشمەرگەش لەسەر چیای باشیک دەڵێن هیچ پەیوەندیەک لە نێوان ئێمە و سەربازە تورکەکان نییە و بەبێ ئاگاداری ئێمەش ژمارەیەک سەرباز و زلی پۆشیان هێناوتە نزیک سەنگەرەکانمان. کە لە سەر شاخی باشکە ئێمە دەبینین سوپای تورکیاش کەوتۆتە جم و جۆڵ، بەڵامە تا ئێستاکەی ئێمە نازانین ئایا سوپای تورکیا بەشدار دەبیان بەشدار نابێتن و ئێمە وەکو هێزی پێشمەرگە هیچ پەیوەندێکمان نییە لەگەڵ سوپای تورکیا. بێزگە لە سەربازگەی زێلکان ئەوان بەشێک لە زیری پۆشەکان دەبابەکانیان وە لەگەڵ هێزی خۆیان بەشێکیان هێناوە بە سەر شاخی باشیکە ڕەبایەکانیان لە نزیک هێزی پێشمەرگە داناوە، بەڵام ئێمە هیچ پەیوەندێکمان لەگەڵ یانانیە و تا ئێستا ئێمە نازانین بەشدارکردنی ئەوان چۆن دەبێت. چاودێرانی سیاسیش پێیان وایە ئەو هێزەی تورکیا لە سنووری باشیک بۆتە کێشە بۆ دەستپێکردنی ئۆپراسیۆنی کۆنتڕۆڵکردنەوەی مووسڵ. بەشداریکردنی هێزی تورکیا بۆ ئازادکردنەوەی شاری مووسڵ کێشە و بڵێن کۆسب دەبێت بەرامبەر ئازادکردنەوەی شاری مووسڵ، چونکە گشت ئەو هێزانێک کە بەشدارن لە کۆنتڕۆڵکردنەوەی شاری مووسڵ دژی بەشداریکردنی هێزەکانی تورکیان و لەلایەکەوە هێزی تورکیا لە نزیکە لە سنتەری شاری مووسڵ. جموجۆلی سەربازانی تورکیا لە سنووری باشیک و سووربوونی حکوومەتی تورکیا لەسەر بەشداریکردنی هێزەکانیان لە کۆنتڕۆڵکردنەوەی مووسڵ و ناڕەزایی حکوومەتی عێراق وا پێدەچێت ئۆپراسیۆنی کۆنتڕۆڵکردنەوەی مووسڵ دوا بکەوێت. تا ئێستا ڕوون نییە هێزەکەی تورکیا لە سنووری باشیک بەشداری کۆنتڕۆڵکردنەوەی مووسڵ دەکات یا خۆتنە، بەڵام لەگەڵ نزیکبوونەوەی دەستپێکی ئۆپراسیۆنەکە هێزەکەی تورکیا لەسەر چیای باشیک کەوتونەتە جم و جۆڵ و لە دوو قۆڵەوە لەسەر چیای باشیکیش چەکە قورسەکانیان جێگیر کردووە. گەیلان بۆتانی، کورسات نیوز، میحوەری باشیک.